زۆر حەزمە کرد ئێستا تەمەنم 50 ساڵ بووایە، پێکانم سووک بوونایە و بۆ تەنها چرکەیەک بچوومایە بۆ کوردستان. منیش حەزمە کرد بۆ تەناجارێ بێتی بێتەوە بۆ کوردستان. لە نامەیەکە بۆی نووسی بووم کە من دوو کوڕم لە دەست داوە، تۆ لە جێ کوڕێکی خۆم داناوە، منیش هەروەها لە جێ دایکی خۆم داناوە، چونکە ساڵی 93 من دایکم لە دەست داوە. پاش تێپەڕینی هەموو ئەو جەنگە گەورانەی کە لەم ناوچەیەدا ڕوویاندا و هەموو ئەو کاولکاری و ماڵوێرانیانی بەسەر میلەتی کووردا هات، لە ساڵی 1991 ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بە مەبەستی سەر لە نوێ ڕێخستنەوەی ژیانی منداڵانی کوردستان وەک ئەرکێکی مۆراڵی دامەزرا و لەو مێژووە تا ئێستا توانیوێتی سەدان مناڵ لەخۆ بگرێ و سەرڕای ئەوەش توانیوێتی دەستی چەندین سپۆنسەری بیانی لە منداڵانی ئەم هەرێمە نزیک بکاتەوە. سێکتەری گرتنەخۆیەکە لە سێکتەرەکانی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان لە ساڵی 1990 دامەزراوە. کاری سەرەکی ئەم سێکتەرە هاوکاریکردنی مناڵانی بێسەرپەرشتە بە شێوەیەکی سەرەکی ئەو مناڵانەی کە باوک و دایکیان لە دەستداوە و پەرتەوازن لەلایەن کەسی دووەمی خێزانەکانیانەوە ژین. هاوکاریەکانی ئێمەش بریتە لە هاوکاریەکی مادی، لەگەڵەوەشە هاوکاری تەندروستی و پەروەردەیی و یاسایی و هەر هاوکارێکی تریان پێویست بێ لەلایەن ڕێکخراوەکەمانەوە پێشکەشی ئەو خێزانانەیە کرێم. سازگار و ئارام دوو مناڵ بوون هەر لە مناڵیەوە دایک و باوکیان لەدەست داوە. سازگار لە 7 ساڵیدا چیتر وەک مناڵێک ئاسوودە نابێت، لەوە بەدواوە بەدەمخەمی چارەنووسێکی نادیارەوە گەورە بێت، بە ناچاری واز لە خوێندن دێنێت و وەک باڵندەیەکی تەری و هەر ماوەیەک لە جێگەیەک دەباتە سەر. من تەمەنم 6 ساڵ بووە کە باوکم ئەمری خوای کردووە بە ئەڵغام. دوای ئەوە من و ببراکەم و دایکم و باپیرەم بە یەکۆ ژیاوین. دواییە دایکم خاڵەکانم بردویانە تۆ گەنج بووە. ئێمەش لەگەن نەرکم باوەگۆرە مابووین بەهۆی ئەوە کە شوێنەکەمان ئەڵغاماوی بووە، زەرعات وشتمان بۆ نەکراوە، هینمان کردووە. براکەیشم لەوێ ئەقاچی قرتاوە بەهۆی زەرعات وشتۆ، ئێمەش هەڵساوین لەوێ بارمان کردووە، ڕۆشتین بۆ پێنجوێن، لە پێنجوێن دانیشتوین. لە دوای ئەوە کە چوینە پێنجوێن باری داراییمان ناخۆش بوو، باوەگۆرم پیر بوو، کاسبکارمان نەبوو. بۆ ئەوەی تر ئێمە مناڵ پارێزی کوردستان هاتنە ماڵمان، فۆڕمی بۆ پڕکردینەوە، مەعاشێکی بۆ بڕینەوە، هەتا ئیسێ هەر ئەمانداتێ. ئارام لە کیمیابارانی هەڵەبجەدا باوکی لە دەستەدا و پاش چەند ساڵ ئاوارەیی دایکیشی لە ساڵی 1993 بە نەخۆشی ئەمرێ. ئیتر ئارام وەک مناڵێکی ئاسایی ژیان تێپەڕێنێت و بۆیە وەک خۆی دەڵێت لە نێو هاواری دەستفرۆشەکانە وەک گەڕیدەیەکی نامۆ ژیانی نوێ تۆمارەکات. من ناوم ئارام ئەمین قادرە، ساڵی 1982 لە هەڵەبجە شەید لەدایک بووم. پاشان ساڵی 1986 باوکم شەید کراوە، پاشان من لای دایکم ماومەتەوە. دواتر من و برایەکم و دوو خوشکم دایکم بە خێوی کردوین تا ساڵی 1993. دواتر دایکم کۆچی دوایی کردووە ساڵی 1993. پاشان من چوومەتە لای خوشکە گەورەکەم. خوشکە گەورەکەشم لای ئەو ماومەتەوە تا ساڵی 2012. ساڵی 2012 ئەویشم لە دەست داوە. من بە تەنیا بۆ ماوەی 2 ساڵ ژیاوم، پاشان ژیانی هاوسەرگیریم پێکهێنا و ئێستا خاوەنی منداڵێکم. شێوازی هاوکاریکردن لە سێکتەری گرتنەخۆی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان لە ڕێگەی ئەوە بێت کە ئەو خێزانانە خۆیان یان کەسانێکی نزیک لەوان یەنە ئۆفیسەکەمان و ناونیشانی خۆیان دانێن کە ئەمانە خێزانێکن و پێویستیان بە هاوکاریە. دواتر ئیشی ئێمە لێرەوە دەست پێیەکا لەلایەن کارمەندە مەیدانیەکانەوە سەردانی ماڵی ئەو سودمەندانەکەین تا خۆمان لە نزیکەوە لە بار و گوزەرانی ئەو خێزانە ئاشکرا ببین و بزانین تا چەند ئەو تا چ ڕادەیەک پێویستیان بە هاوکاریکردنە. لە سەرەتادا کە لەلایەن کارمەندەکانی مناڵ پارێزی کوردستانەوە سەردانی خێزانی سازگار و ئارام کراوە، لە یەکەم سەردانمانە ئەومان بۆ دڵنیا بووە کە ئەم دوو خێزانە پێویستیەکی
زۆریان بە هاوکاریکردن هەیە و دەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێمە هاوکاریان بکەین. لەبەر زۆر خراپی بارگوزەرانی ئەو دوو خێزانە هەوڵماندا سەرەتا لە ئەو هاوکاریە لەلایەن بەڕێز مام جەلالەوە بەدەستمان دەکا ئەو دوو خێزانە هاوکاری وەربگرن. ئەو دوو خێزانە بۆ ماوەی ساڵێک لە هاوکاری بەڕێز مام جەلالەوە هەموومانێک هاوکاریان وەرگرتووە. پاشەوەی سازگار و ئارام لە ڕێکخراوی منداڵ پارێز لە خۆ دەگیرێن و لەلایەن هەڤاڵ مام جەلالەوە هاوکاری داراییان پێدەدرێت. دواتر زانیاریەکان دەکاتە دەست سپۆنسەرێک بە ناوی خاتوبێتی. خاتوبێتی خەڵکی ئۆکلاهۆمای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە. لەوە بەدواوە خاتوبێتی بڕیار دەدات ژیانی دارایی سازگار و ئارام دابین بکات. سازگار و ئارام یەکێکن لە دوو کەیسە دیارانەی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان کە لە ساڵی 1990ەوە لەلایەن خاتونێکی ئەمریکیەوە بە ناوی خاتوبێتی لەخۆگیراون. ئەم خاتونە لەو ساڵەوە بە بەردەوامی هاوکاری بە شێوەیەکی ماگانە بۆ ئەم دوو کەیسە ناردووە. پاشکۆتی دایکم چوومەتە لای خوشکێکم لە دواییدا سەردانی منداڵپارێزی کوردستانمان کردووە و لەوێ فۆرمم پڕ کردوێتەوە. ساڵی 1990 یارمەتی بەڕێز مام جەلالم وەرگرتووە تا ساڵی 1998. لە دوای 98 یارمەتی خاتوبێتیم وەرگرتووە تا لە ساڵی 1998ەوە یارمەتی خاتوبێتیم وەرگرتووە تا ساڵی 2011 زۆربەی قۆناغەکانی خوێندنم بە یارمەتی ئەو تەواو کردووە. لە 97ەوە لەلایەن منداڵ پارێزی کوردستان مەعاشی بەڕێز مام جەلالمان پێگەشتووە. لە 98ەوە خاتوبێتی موچێکی بۆ بڕینێتەوە کە ساڵانێکی دوور و درێژە بۆی نردوین کە لە جێ دایکم بووە. ئێمە گوزەرانمان پێ کردووە باری داراییمان باش بۆ پێی. پەیوەندی بێتی بە ئارام و سازگارەوە وەک سپۆنسەرێک نامێنێتەوە، بەڵکو بەردەوام لە ڕێگەی نامەکانیەوە کە دەینێرێت وەک دایکێک مامەڵەیان لەگەڵەکات تا ئەو ئاستەی کە سازگار و ئارام دەبنە 18 ساڵ ئەو هەر بەردەوامە بێت لە ناردنی هاوکاری دارایی و لە نزیکەوە چاودێری ژیان و گوزەرانیان دەکات. هەموو ئەو سپۆنسەرانەی کە لە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستانەوە هاوکاری بۆ سودمەندەکانان ئەنێرن کەسانێکی زۆر بەخشندن، کەسانێکن تا ڕادەیەکی زۆر باش خۆشەویستێکی زۆریان هەیە بۆ سودمەندەکانیان و هەمیشە لە خەمی سودمەندەکانیانان و بەردەوام دیاری و نامە و ئاڵوگۆڕی گۆڕانکاری ژیانی خۆیانیان بۆ ئەنێرن. لە دوای ئەوەی کە خاتوبێتی بوو بە خێوکەری من نامەیەکی زۆر بۆ ئەناردم، تەنانەت وێنەی بۆ ئەناردم، داوای وێنەی لێ کردم، ئێستاش وێنەی ئەو ملاماوە من. دوای ئەوە من داوام لێ کرد کە بچم سەردانی ئەو بکەم، ئەو بە منی وت ئەبێت زمانی ئینگلیزی بزانیت لە نامەکانە. بارودۆخی جارانم زۆر ناخۆش بوو، نەمدوانێت لە خوێندن بەردەوام بم. سپاسی پیاوەکەیش مەکەم کە نامەکانی بۆ نووسیم و بیری مناڵەکانی کردوم، ئەویش کە نردوێتی نامەکانی خۆی و پیاوەکەشم باسی مناڵەکانی خۆمی کردو بوو ئەو بە خەمی ئێمەوە بووە. بێتی زۆر خۆشحاڵە بێت کە هەر یەک لە سازگار و ئارام ژیانی هاوسەرێتی دروست دەکەن. بێتی هەمیشە لە ڕێی نامەکانیەوە خەمی کوڕ و کچەکەی دەربڕیوە و تاسەی دووری کردوون. لە یەکێک لە نامەکانیدا دەڵێت سازگار گوزەرانی چۆنە؟ ئایا نەوتی پێویست هەیە تا لە سەرمای زستان بە دوور بێت؟ لە نامەیەکدا بە ئارام دەڵێت بیر دەکەم، دەمەوێت بیت چاوم پێ بکەوێت. من چەند جارێک بەوە تۆ سەردانم بکە، ئەو وتی من ناتوانم سەردانی تۆ بکەم، لەبەرەوەی من تەمەنێکم هەیە ناتوانم سەردانی تۆ بکەم. ئیتر لە نامەکانیە پێوتم حەزت لە چ یاریەکە، وەرزشەکەیت، منیش پێمەوت حەزم لە یاری باسکەیە، زۆر وەرزشەکەم. اینجا ئیتر پێی خۆش بوو دایمەیوت خەریکی ئیش و کاری خۆت بە ئیش بکە. بەداخم بۆ بێتی لە وڵاتی ئەمریکا کە نەخۆش بووە بەهۆی ڕووداوی سەیارەوە کەوتووە بەتەنیا،
حەزم کردووە من باتاتۆ بۆ ناو ئێمە لە ماڵەکەی منە من سە لە ماڵی خۆمام لە ناو مناڵەکانمان بواە خزمەتێکم کردایە وەکو دایکی خۆم چاکەیەکیم باە تۆ ئەو یارمەتیانە کە بۆی نردوم و چاکەی ئێمەی بوو بۆ ئێمەی بووە ئێمە شەزمان کە چاکەیکەینەوە بۆ ئەو یارمەتی بین و خزمەتی کەینە ماڵەکەی خۆمەوە. بێتی بە درێژایی ژیانی سەرڕای ئەو خزمەتە زۆرەی لە بواری پەروەردەدا لە ئەمریکا و لە ئەسیوبیا خۆبەخشانە بە ئەنجامی گەیاندووە لە کۆتایی ژیانیدا تەنها هیوایەک کە خۆشی پێئەبەخشی نامەکانی ئارام و سازگار بوون. میهرەبانی خاتوبێتی تا ئەو ڕادەیە بووە کە لەوەش دڵنیا بووە کە سازگار و ئارام تەمەنی 18 ساڵیان تێپەڕاندووە هەردووکیان چونەتە پرۆسەی هاوسەرگیریەوە بەڵام ئەو هەر بەردەوام بۆ لە ناردنی ئەو یارمەتیە بۆیان پەیوەندی ئەو کەیسە و ئەو سپۆنسەرە بەڕادەیەک بووە لە تەنها هاوکاری چۆتە دەرەوانێ وەکو پەیوەندێکی دایک و فرزەنی لێ هاتووە بەردەوام لە ڕێگەی نامە و ئاگیان لە بار و گوزەرانی یەکتری بووە و ئێمە نامەکانمان بەردەوام گەیاندووە بە دەستی سوودمەندەکان و بە شێوەیەک وەرگێڕان بۆمان بردوون و ڕازی دڵ و خۆشەویستی ئەوانیشمان لە ڕێگەی نامەوە هەم دیسەوە جارێکی تر ناردۆتەوە بۆ خاتوبێتی ئەمە وای لە خاتوبێتی کردووە کە هەستکە لە جێگەی ئەو دوو کوڕێک کە خۆی لە سەرەتای ژیانیدا لە دەستیاوە دوو مناڵی تری هەیە لە کوردستان زۆربەی نامەکانی لە ڕێگای منداڵپارێزەوە بەدەست مەگەیشت خۆیان کارمەندەکانی منداڵپارێز نامەکانیان بۆ ئەگەیاند بە ماڵەوە منی زۆرم پێخۆش بوو کاتێککە نامەکانی ئەوم لە خوێندەوە کە ئێوەدە ئارام کوڕە ئازیزەکەم من زۆرم پێخۆش بوو وا مەزانی کە دایکێکی میهرەبانی منە لە دوورە وڵاتە منی بدایم لەبیر بوو پاشان ئەو یارمەتی منی هەر نەبڕی تا تەمەنی 18 ساڵیشم تەواو کرد وە چوومە سەرکاریش ئەو هەر بەردەوام بوو لە یارمەتیدانی من. بەداخەوە خاتوبێتی لە 28 دیسەمبەری 2012 لە تەمەنی 93 ساڵیدا ژیانی بەجێهێشت و ئارام و سازگاری نەبینی تەنها بە چەند وێنەیەکی کەم نەبێت. زۆر بەداخەوە کە کۆچی دوایی بێتیم پێگەیشت لە ڕێگای منداڵپارێزی کوردستانەوە من ژیانی هاوسەرگیریم پێکهێنا منداڵێکم هەبوو منداڵێکیشم هەیە بەڵام بەداخەوە بێتیم هەر نەبینی ئەویش منی هەر نەبینی بەس لە ڕێگای وێنەوە یەکترمان بینی و لە ڕێگای نووسین و نامەکانەوە لە یەکتر تێدەگەیشتین زۆر بەداخەو کە من کۆچی دوایی بێتیم پێیانوتم بەڕاستی زۆر دڵتەنگ بووم ئێستاش لە دڵم هەردەر ناچێت چونکە ئەو جێگای دایکی من بوو هەم بۆ منیش و هەم بۆ سازگاریش بەداخەوەم بۆ لە دوای ئەو هەموو ساڵی کە هەواڵی مردنی بێتیم لەلایەن مناڵپارێزی کوردستان و پێگەیی زۆر بەداغ بووم بۆی زۆرم پێ ناخۆش و هەستم کرد کە دایکم مردووە. لە دوامین چرکەکانی ژیانیدا خاتوبێتی لە وەسیەتنامەکەیدا داوا دەکات پاش مردنی ئەو پارانەی کە لە پاشی بەجێ دەمێنێت بترێت بە هەردوو کوڕ و کچە کوردەکەی لە کوردستان. میهرەبانی خاتوبێتی لەوەیە بوو کە دوای پێش مردنیشی وەسیەتی کرد کە بڕێک پارە بەجێ دەمێنێت بۆ ئارام و سازگاری کچم بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە ئایندەیەکی گەشتیان هەبێت و بتوانن شتێک پێکەوە بنێن بۆ خۆیان. خەت ئەومە لەبیر ناچێتەوە کە بێتی ئەو نەژنێکی چاک بووە لە پێش مردنەکەی کە وەسیەتنامەیەکی نووسیوە مەبلە قێپارەیە کە بۆ من و ئارامی بەجێشتووە. ئەو جیاوازەی وای کردووە کە خاتوبێتی یەکێک بە لەو سپۆنسەرانەی ئێمە تشک بخەینە سەری ئەوەیە کە بەر لە مردنیشی هەرچیەک لەو کۆماڵی کە هەیەی لە وەسیەتنامەیەکە بۆ سازگار و ئارامی بەجێهێشتووە. ئەو ئێمەی دڵنیا کردو تاوانێ لە دوای مردنیشی لە خەمی ئەوەدا بووە کە ژیانێکی ئاسوودە و باشتر بۆ سازگار و ئارام و مناڵەکانیان دابین بکات.
بڕێ ئەو پارەیە خۆم و هاوسەرەکەم بڕیارمان داوە بیدەین بە پارچە ئەز لە قەزای پێنجێن بیکەینەوە بە خانوو. بڕیارمان ناوە ئەو میراتیە بین بە خانوویەک بۆ مستەقبەلمان. من لێرەوە زۆر سپاسی منداڵپارێز دەکەم کە لە ڕێگای ئەوانەوە توانیم ئەم میراتیە وەربگرم. وە پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی خانەوادەی بێتی دەکەم. هیوادارم نمونەی وەک بێتی هەر زۆر بێت.